یەکێک لە بیربەند و ڕخنەگرە سینەمایەکانی ئەم ڕەوتی خەیاڵیزان ڕەوتی فیلمی خەیاڵی نە خەیاڵزانستی فیلمی خەیاڵی بە شێوەیەکی گشتی فیلمی ئەندێشەی بریتیە لە بیرمەندی گەورە ڕۆدۆڵف ئارنهایم. دیارە ئارنهایم لە 1940 لەدایک بوو تا 2007 کاری لە کۆچی دوای کردو دوای کارەکانی دیارە لە بواری تیۆرستەکردن و لێکۆڵینەوەی سینەمایی فیلمی ئەندێشەیدا. بە بڕوای زۆرێک لە بیرمەندان و لە دەرهێنەرانی بواری فیلمسازی کارەکانی ئەم بە هاوشێوەیە بە لێکۆڵینەوە و کارە ڕخنەیەکانی بیرمەندی بواری فیلمسازی ڕیالیزمی کرۆکاوەر. دیارە لە فیلمی کتێبی هونەری فیلمدا ئارنهایم ڕاوبۆچوونی خۆی ئەو بڕای وایە کە فیلم دەرەنجامی واقعەکی گۆڕینی واقعەکی فیزیکیە بە واقعەکی سینەمایی لە ڕێگەی زمانی سینەما و پەیوەندیەکانی کات و شوێن بە شێوە و شێوازێکی تردا دەڕێژرێتەوە. لە ئەنجامدا دەرەنجامی ئەمە جیهانێکی نوێ هاوشێوەی جیهانی واقعی و لە جەوهەرێکی نوێ بە شێوازێکی تر جیهانێکی تازەمان بە دروستەکە. فیلم بە تەواوەتی کۆپیکردن و لاساییکردنەوەی ژیانیە لای ئەم بگرە وەرگێڕان و دووبارەکردنەوەی ئەو تایبەتمەندیانەیە کە لە ناو سروشتا هەن کە تێبینی دەکرێت و ناو سروشتا هەن. بدۆزەیەکی تایبەت هەیە لای ئەم کە بریتیە لە بدۆزەی ئیدراک یان پێزانین کە لە چەند خاڵێکە جیاوازی نێوان کامێرە و چاوی مرۆڤ دیاری ئەکا کە بڕای وایە ئەو تایبەتمەندیانەی کە لە چاوی کامێرەیە هەیە لە چاوی مرۆڤانیە. بۆ نمونە ئەم بڕای وایە کە کامێرە ئەتوانێت ڕێگای دەرهێنەرەوە کۆنتڕۆڵ بکرێت، ئەتوانێت گۆشە نیگاکەی بگۆڕێ، ئەتوانێت لە ڕێگەی گرتە سینەمایەکانەوە تەرکیز بخێتە سەر حاڵەتی دایکراوە. ڕووناکی واتایەکی سیمۆلۆژی هەیە کە ئەتوانێت مانای تازە بەرهەم بێنێ. دەنگ و ڕنگ و ئاکارڕێکاری بنەڕەتی وێنەی تازەمان بۆ ئەخڵقێنن کە لە چاوی مرۆڤ ئەم خاسیەتانە نییە. کات و شوێن ڕازدا دیاردەیەکی بەردەوامی هەیە بەڵام بەهۆی مۆنتاژەوە تێگەشکێنرێ. کۆنتڕۆڵکردنی جوڵە، خاوکردنەوە، خێراکردن، وەستاندنی جوڵە ئەمانە کە چاوی مرۆڤ ئەم تایبەتمەندیانەی و ناتوانێت بە هەمان شێوە کاری عەدەسە و بڵێن هاوێنە و فلتەر و ئەمانەکە واکە گۆڕانکاری لە وێنەیە بکرێ. ئەمانە کۆمەڵێک بیر و بۆچوونی ئەم بوو کە بڕوای وابوو کامێرە بە تەواوەتی لە گەڵ چاوی مرۆڤە جیاوازە. ئەگەر لێرەوە من بچمە سەر تەوەری سێمی بابەتەکەم کە هێڵە ئەفسانەیەکانم لە ناو فیلمە، ئەو پانتایی کە ئەفسانە هەیەی لە کای هونەری سینەماسازی و فیلمسازیە. دیارم ئێمە باسمان لە فۆرم و شێواز و شێواز جیاوازەکانی فیلمی ڕیالیزمی و فیلمی ئەندێشەیی کرد و کاریگەری و گرنگی هەردووکیمان لە ڕوانگەی تەکنیکی و هونەریەوە لێکدایە و باس کرد. بەڵام ئەوەی کە لەم دوو شێوازە کارکردنا چ ڕیالیزمی و چ ئەندێشەیە هاوبەش و یەکانگیرە و وابەستە یەکترین هەبوونی چیرۆک و سیناریۆیە بە دەرەجەی یەکەم بنیادی درامی و هێڵی ئەفسانەیی کە لە هەردوو شێوازە کارەکەم درێژەی هەیە و پانتایەکی گەورەی لە سینەما داگی کردووە. دیارە پانتایی ئەفسانە لە سینەمایە پانتاییەکی گەورەی هەیە و جۆرێک لە لێکدانەوەی ئەوە هەیە کە ئەفسانە بریتیە لە هونەری یان سیمۆلۆژی یان دەلالەت خوازی لە فیلم سازیشە بە هەمان شێوە دەلالەت و سیما و ڕەمز کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە. دیارە یەکێک لەو
کەسانی کە لەو نووسەر و ڕخنەگرانەی کە لەم بوارەیان دەوری هەیە و کاری کردووە ڕخنەگری سینەمایی کریستیان میتس کە باس لە دەلالەتی سینەماییەکە و باس لەواکە سینەما وەکو زمان پڕپڕە لە دەلالەت و لە ئاماژەی جیاواز ئەم پشبەستووە کریستیانیست پشبەستووە بە تیۆرەکەی فەیلسوفی گەورە سۆسیۆر کە زمان بڵێن ڕێڕەوێکی سیمایی هەیە ڕێڕەوێکی دەلالی هەیە فیلمیش بە هەمان شێوە ڕێڕەوێکی دەلالی هەیە بۆیە ئەفسانە و فیلم لەما یەکانگیرن و یەکەگرنەوە ئەفسانە ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەیە لە بنیانانی فیلمە بە هەمان شێوە بیرمەندی گەورە ڕۆڵامپارت باز لە گرنگی بەرهەمهێنانی واتە ئەکە لە ڕێگەی ئەفسانەوە زۆرێک لە فیلمەکان ئاماژەی لە ڕێگەی ئاماژە ئەفسانەیەکانەوە واتای نوێمان بۆ ئەخولقێنن دیارە چیرۆک و کارکتەری ئەفسانەی ڕەهەندی قوڵ و جیاوازی هەیە من ئەگەر بە خێرایی باز لە سەرەتایی ئەفسانە بکەم ئەفسانە مێژوویەکی زۆر دێرینی هەیە لە کەلتورە جیاوازەکانی دنیادا هەموو کەلتور و هەموو میلەتێک ئەفسانەی خۆی هەیە کە فیلم بە زیرەکانە و ئازایانە دەستی بۆ ئەم کەلتورە بردووە و لە چیرۆکەکانیان ڕەنگی داوەتەوە کراون بە سیناریۆ ئەفسانە بۆ خۆی بریتە لە کۆمەڵێک ڕووداوی سیر و ڕووداوی زیاتر ئاسمانی یان پیرۆزن و کارکتەری ئەفسانەی کارکتەرێکی پاڵەوانێکی ئاسمانیە پاڵەوانێکی خوداییە کە زیاتر هێزێکی کاریگەری هەیە هێزێکی ڕادەبەدەری هەیە کە لە توانای مرۆڤدا نییە ئەفسانە بریتێ لە کەشفکردنی زانرا و نەزانراوەکان بەیەکەوە لە فۆرم و شێوازێکی تر داڕشتێکی هونەریە لە فیلمە دووبارە ئەبێتەوە سینەما بە درێژایی مێژووی خۆی سوودی لە ئەفسانە و لە سێ ڕێگەی جیاوازەوە بۆ نمونە ئەو فیلمانەی کە پشبەستوو بوون بە چیرۆکی ئەفسانەی واتە فیلم گەلێک هەیە کە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەفسانەوە چیرۆکانیان و سیناریۆکانیان داڕێژراوە کە لەم شێوازە کارکردنە زۆرن بۆ نمونە فیلمی گلادێتەر فیلمی ترۆی یان بیوتی ئەند دە بیست کۆمەڵە فیلمی تریش کە ئەمانە کاری ئەفسانەین و ڕاستەوخۆ ئەفسانە لە ئەفسانە و لە چیرۆکە ئەفسانەیەکانەوە اقتیباس کراوە فیلمی ترمان هەیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هێڵی ئەفسانەی تایە یان ڕووداوی ئەفسانیان سوودمەند بۆ لە ئەفسانە بە کاتێک کە دەرهێنەر یان سیناریست چیرۆک نووسێت سیناریۆکە ئەنووسێ پشت بەستووە بە هێزێکی ئەفسانەی بە بیر و باوەڕێکی ئەفسانەی بە واتایەکی ئەفسانەی لە فیلمەکە ڕەنگ ئەداتەوە لەوانش فیلمەکانی گەورە دەرهێنەری ئەمریکی فرانسیس فۆرد کۆپۆلا فیلمەکانی زۆر ڕنگدانەوەی ئەم شێوازە کارکردنەی تایە دەرهێنەری گەورەی یابانی ئەکیرە کورساوە کە زۆرێک لە فیلمەکانی ئاماژەی کۆدی ئەفسانەی تایە دیارە شێوازی سێم بریتە لەو فیلمانەی کە بە هیچ شێوەیەک پەیوەندیان بە ئەفسانەوە نییە فیلمی تەواو ڕیالیزمی و ئەندێشەین بەڵام لە کۆی گشتی فیلمەکە یان لە یەکێک لە کارکتەرەکانیە یان هەندێک لە دیمەنەکانی دیمەنی ئەفسانەی و کارکتەری ئەفسانەی کاتێک کە بینەر ئەم کارکتەرانە ئەبینێ هەست بە توانا و هێزیەکەی کە لە هێز و توانای مرۆڤی ئاساییانە بگرە توانایەکی خوداوەندانە لە ناویانە دروست بووە لەو کەسانەی کە ئێمە زۆر فیلم زۆرە بەم شێوازە بەڵام ئەگەر نمونەی دەرهێنەرەی کورد یان مازگۆنای بهێنینەوە لە فیلمەکانی مێگەل ڕێگا زۆر بە وردی حەز بەم ستایلە کارکردنا ئەکەین زۆر بە وردی ئەبینی دیمەنەکانی دیمەنی
دوورن لە ڕاستیەوە یان لە دڵی ڕاستیەوە وەرگیراوە بەڵام بە شێوازێک لە شێوەکان واقعینین ئەفسانەیین خەیاڵین ئەمە ینی کرۆکی داهێنانی هوەری ئالێرەدایە تۆ لە ناو دڵی واقعە لە ناو سیاقێکی ڕیالیستیە تۆ خەیاڵ و ئەفسانە بخۆڵقێنی